دامیکە پشتیوانیکە ئەوە شتێکی ترە ینی هەیە ئێوە خزمەتی گشتی کابیکە ئەوە شتێکی ترە بەڵام بەسەن بۆ نمونە تۆ ئەمڕۆ ئێران ڕێمان لێگیرا تورکیا ماوەتەوە تورکیا 900 تەنی تا ئەگاتە ئێرە ئەبێ بە 1100 تەن 1100 دلار عفو تۆ 1100 دلار کە ڕەتی 148 هزاریکە دابەشی 1350 لتریکە ئەگەر تێکەڵی مەوادی کیمیاوی و مەوادی تری نەکەی ناتوانانی بە 1200 دیناریش بفرۆشی بۆیە ئێمە لە سەرەتاوە تەرکیزمان کرد با هەموو تەرکیزەکەمان لە ناوخۆ بێ با هەموو تەرکیزەکەمان لەسەر ئەوەیە چۆن پرسیارەکەین ملیۆنەکەی عێراق چۆن دابەشەکرێ ئەوێ پرسیارکەین 2 ملیۆنەکەی تریش چۆن دابەشەکرێ بەڵێ ئێمە وەکو لیژنە بە هیچ شێوەیە قبوڵمان نییە ئەوەی باس کرا پاڵا کۆمپانیا هەبێ بە 640 لە حکومەتی وەرگێ بڵێ بۆ ئەوەی لە بازارە بیفرۆشمە بە 660 بەڵام بڕوا بە بازرگانین بیفرۆشێتەوە بە 880 و بەڵگەشمان لەبەردەسایە و حدودەکان بکەنەوە ئەمە ڕێگای دروستە چی بکەین چی بکەین ئەمە بکەین ئەم سێ خاڵە ئێمە ئێسامە یاداشتێکینەوە یاداشت بەیانی دووبانی بۆ ئەنجومەنی هەرێمی نەوتخواست و ئەنجومەنی وەزیران نەنێن لە کۆبوونەوەی ئایندا قەراری لێ بدرێت تەوحیدی کۆی منتوج تەوحیدی کۆی نرخ 3 ملیۆنمانەیە کاتە 3 ملیۆن و 200 ئەوانە هەر هەمووی بۆ نمونە بە یەک نرخی شیاو دابەشەکرێت ئەمەمان کرد دوو بازرگانەکان یەکێ لە سلێمانیێنێ بۆ هەولێر لە هەولێرەوە بۆ سلێمانی لە کەرکووکێنێ بۆ سلێمان ئەمەش بکرێتەوە ئەمەش 50 بۆ 80 دینارێ لە منی وەرگرن تەسیرەکە خاڵی سێمی کۆمەڵێک بەنزینخانە بە نرخی پشتیوانی جیاکرێتەوە بۆ پاس بۆ تەکسی ئەم سێ خاڵە هیچ کولفەی نییە بە هەفتەیەکی شەکرێ ئەوەی تر پرۆژە استراتیژیەکەیە کە دەستکەین بە پیشەسازی نەوت و پاڵاوتنی نەوت ئەگەر نا پشت ببەسی بەوەی کە تۆ هەر لە دەرەوە دێت وەڵڵی ئەمە ڕەوان نییە وەڵڵی ڕاست نییە حەل نییە شتێکی زانستی نییە بۆیە من ڕەفیقەکانی تریشم ڕەنگە کاکین من جوابم داوە سعی بۆرسەی عالەمیە نەوتیانی من لە سەرەتا وتومە یەک هەدەفمان هەبووە ئەم لیژنە خۆمان داماڵین لە هەموو ڕێگ و ململانەیەک حەل لە بنچینەیەەکە تەقدیم بکەین حەل لە بنچینەکە ئەوەیە بەنزین لە ناوخۆی کوردستانە حەلە بێت وەک چۆن عێراق نەچووە لە دەرەوە بیەنێت یا بڵێ چ بازرگانی ئێنێ با بیەنێ ئەوانە هاتووە خۆی دامی کردووە لە بێجیەکە لە تەنانکە عێراقۆتە پاڵاوگەکانی ئێمە بەکارێنێ بۆ خۆی بۆیە ئێمە وتومانە حەلەکە ئەمەیە و هەر کەسێکیش لێرەوە ڕایگەێنین وەکو لیژنەکان من وەڵڵا محامی بوو داوای مۆڵەتەکە ڕێگری لێ بکرێ ئێمە وەکو لیژنە وەکو خۆمان کۆنگرەی ڕۆژنامەوانی پشتیوانی هەموو قوتێکی بۆ خەینەبەر بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2021 کە هەمومان دەنگمان پێداوە بۆ ئەوەی باشترین منتوج بێتە بەرە بەڵێ زۆر سپاس کاک مەم ئەسکەندەر بیرمان چوو بوو وەڵاوەریگرین بە یەک دقەیەوێ قسە کاتێ قسە بکەیت برای سەرۆکی پەرلەمان هەندێک شت ڕوونبوویەوە قسەم نەداکرد بەڵام برای سەرۆکە پەرلەمانی از تاکید لاخفنن همه حوالت خود کن بو بابت دابشکرنا نفتاسپیر سرمالان بونمونه قضا که یا آمدیه یا زاخو دورت به شاخاوی اگر نکرد دست به پروسنه تکرن ده روجت به تا جلب زحمت بی چون کش و حوال برتیج بچیتن ده دابشکرنا نفت مالان جلب زحمت کویتن برای سروکا پارلمانی گوری وان داد هایت که وزیر سامان سروشتی درونشنا پارلمانی دا آماجه بگیری که پارێزگاه و دوی بلندترین رژا برهمینان و نفت الویره یا که 52 ساله لی مخابن سنور پارێزگاه و دوی حتی نکد پالاوگه الگوری استاندارد پیشکفتی و جهانی نینش برنده داخواست جنابه هوت این لجنات هایبتمندگل وزارت سامان سروشتی سرخط بم بونده پالاوگه مدرن و الگوری استاندارد جهانی سنور پارێزگاه و دوی هبن مادن بلندترین رژا برهمینان و نفت ولی از ایدادر گرنگی وی مجالی بیدادان یا لایسپاس. پاس کاکاو فرمو. بله. برای سروچ پارلمان دیاره زور باسی چاره سرکان کرا. بالام چاره سرچی اوه یعنی که اتوانی وکو پرسیارش طرح بکین. دو پالاوگی سرچی هست. یکیان لکلک و اوتریان لبازیانه. پیشتر لان حکومت و دروس کرا. یعنی پرسیار کوی بوتی است امانه کرتی تایبتن. بوتی کمپانیا کانی حزب دستی بسر او
پاڵاوگانە داگرتووە بۆ خۆی بەکاری دێنێت و قازانجی لێکە اینجای ئەنی شتێکی تر زۆر سیر کە لە دنیا نییە ئێستا ئێمە داوای بنزین لە عێراقەکەین لە حکوومەتی عێراقەکەین بەڵام لەو پاڵاوگانە بنزین بەرهەم دەهێنرێ بە هەموو کولفەوە دەڕواتەوە عێراق دەڕواتەوە مەبەستم ناوەڕاست و جنوبی عێراق جارێشتر ئێمە داوا ئەکەین بە تێچوێشتر جارێشتر دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان باشە بۆچی ئەو پاڵاوگانە توانای پاڵاوتنی نەوتیان هەیە بۆ عێراق بەڵام توانای پاڵاوتنی نەوت و بنزینیان نییە بۆ ناوەخۆی هەرێمی کوردستان بۆچی حکوومەت 20 بۆ 25,000 بەرمیل ڕۆژانە تەرخانەکە بۆ پاڵاوگەکان بۆچی ناتوانێت 50,000 تەرخانکە بڕوا بکەن تەنها ئەو نەوتەی کە بە قاچاق بە تانکەر ئەڕوا ئەگەر نەڕواتە دەرەوە بە هەمان ئەوە بێتن بدرێتە ئەو پاڵاوگانە کێشەی بنزین چارەسەرە بێ اینجا یەکێشتر لەو گرفتانە کە چەندین ساڵە هەیە مەسلەی باج و مەسلەی سنوورەکانە کە داخراون کە کۆمپانیا حزبیەکان قازانجێکی زۆر وەرەگرن بۆیە نرخی بنزین گرانە بێ تا دەگاتە هەرێمی کوردستان یعنی پێویستە بە زووترین کات حکوومەت ئەو دەواازانە چ دەواازە سنووریەکان چ ئەو دەواازانەی کە ئەو بازگانێک کە لە نێوان ئێمە و عێراق هەیە حکوومەتی عێراقی ئەمانش بکاتەوە و تەساهولات بکە ئاسانکاری بکات بۆ ئەوی بنزین بگە اینجا شتێکی تر ئێستا نەوت بە 86 دلار یعنی نرخی نەوت بەرز بۆتەوە کەواتە داهاتی حکوومەت تێرێمش بەرز بۆتەوە باشە یعنی چی تێچێگەر حکوومەت بەشێک لەو داهاتی خۆی تەرخان بکە بۆ کڕینی نەوت یاخود بۆ سرفکردن لە پاڵاوگەکان بۆ ئەوەی هەم بنزین دابین بکە هەمیش نەوتی سپی دابین بکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەزانی لە مانجی هەشتەوە لە چرقەی گەرما بەس یەک دقات لە بەڵێ کاک علی حمە ساڵح بەڕێزان لە لیژنە هیچ قسەتان ماوە وەڵام بەس نەوتی سپیەکە بەڵێ فەرموون باش ئەندام پەرلەمانان بەڕێز لەسەر پرسی نەوتی سپی زۆر برادران قسەیان کرد ئێمە لە ناوخۆی هەرێم پێویستیمان بە 258 ملیۆن لتری نەوتی سپیە طبعا وزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ وزارەتی نەوتی عێراقی بەوە گەیشتن ئیتفاقی بەوەی کە تەمویلی هەرێمی کوردستان بکرێت بە 150 ملیۆن لتر نەوتی سپی بە سێ قۆناغی یەکەم 50 ملیۆن لترە قۆناغی دووەمیش بە 50 ملیۆن لتری پێشەکی دەبێ بۆ ناوچە شاخەوەیەکان بێن 50 ملیۆن لتری کەش بۆ بڵێن بازنەی دووەم 50 ملیۆن لتری کەشی بۆ مرکز ناو شارەکان طبعا ئەو قۆناغی یەکەم دەستی پێ کردووە وابزانم بە 100,000 20,000 لتر دەستیان پێ کردو قۆناغی یەکەم طبعا ئەمەش هەر بە بەلاش نییە طبعا حکوومەتی عێراقیش هەر نەوتی سپی دەیکڕێ بە 800 لە خەلیج دەیکڕێ بە 800 دینار لتری نەوتی سپی بە سعرێکی مەدعومیش دەداتە هەرێم بەڵام نەقلەکەی لەسرە طبعا هەتا بگەیتە ناو هەرێمی کوردستان تەکلیفەکەی دەکەوێتە 90,000 دینار طبعا لێرەدا بە خۆشحاڵیەوە وزارەتی سامانە سروشتیەکان ئەوەیان دڵنیایان داوەتە ئێمە کە حکوومەتی هەرێمیش بە سعرێکی مەدعوم دەیداتە هاوڵاتیان ئەو بڕە کەمی دەکاتەوە بە 55,000 دینار دەبێ سعری بەرمیلێک یعنی لە 90,000 دەکرێتە 55,000 ئەوەش بە سعرێکی مەدعوم دەدرێتە هاوڵاتیان ئینشاڵڵا بە زووترین کات ئەم گرفتی نەوتی سپی چارەسەر دەبێت ئەوەی دەمێنێتەوەش طبعا ئێمە وتمان 258 ملیۆن لتری پێویستە بەڵام ئەوەی حکوومەتی عێراقی بە سعرێکی مەدعوم دەداتە هەرێم 150 ئەوەی باقیەکەشی وعدیان داوت ئێمە کە حکوومەتی هەرێم بە ینی ئەو بڕی کەماوە بۆ هاوڵاتیان دابینی بکات بەڵێ سپاس کاک سەرکۆ بەڕێ سەرۆکی پەرلەمان وڵی من بە کورتی حەزم کرد یعنی بۆ پەرلەمانتارە هاوپیشەکانمان ئەوانەی کە ئەمڕۆ لەم قاعە باسی ئەو کێشە و گیر و گرفتانە کرا بە ئامانەتەوە
ئێمە لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکانە هەموویمان باس کردووە بە تەفاسیل بە وردی قسەمان لەسەر هەموو وەزعەکان کردووە بەڵام کێشەی گەورەی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کە ناڕەزایەتی دەرەبڕێەوە بە بڕای ئێمە ئەگەر ئەم دۆخە بەم شێوازە بەردەوام بێت لە برەوەی پەیوەستە بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە کەسێک کە سیارەی پێنیە بە کەسێک کە سیارەی پێک کەسێک کە ئیشی هەیە کەسێک کە ئیشی نییە پێویستە کات ینی کەسێک کە لە ماڵە هەمووی پەیوەستە بە سوتەمەنیەوە بە تایبەتی بنزین و نەوتی سپی ئەوەی کە گلەیەکەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان یان جاری وایە بەراوردێکی جیاواز دەکرێت ئەوەیە کە ئەڵێن لە دەرەوە لە بۆرسا نەوت بەم شێوازەیە یان بنزین بەم شێوازە گرانە ڕاستە بۆرسەی بنزین جیاوازیە بەڵام ئێمە وڵاتێکی هەناردە ینی هەرێمێکی هەناردەی نەوتین یعنی ئێمە ڕۆژانە 430 بۆ 450,000 بەرمیل نەوت هەناردە بکەین بۆچی ئەم پرسیارە گەورەیە کە خەڵک ینی ناتوانێت قەنەعەت بەوە بکە ئێمە نەتوانین 50,000 بەرمیل نەوتی خاو ڕۆژانە بۆ پاڵاوگەکان دابینکەین کە کێشەی نەوتی سپی وە کێشەی بنزینی چارەسەرەکە ئەمە یەکێک لەو خاڵانەیە بەڵێ بە دڵنیاییەوە بە حەقیقەت کاک عەباسیش باسی کرد و برادرانیش باسی کرد بەسێک لەو کێشانەی کە ئێستا لە بواری سوتەمەنی و بنزین و نەوتی سپیا بووە کە ئەم پەرلەمانتارە بە ڕێزانە باسییان کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان بەشێکیان باشکرا بێمانوت ئاگاداری بەم شێوازەنین بە تایبەتی لە قۆڕخکاریە لە گرانبوونی ئەو نەوتەی ئەو بنزینەی کە بە 660 ئەدرێتە بازارەکان بە 800 دینارە فرۆشێتەوە کاریان لەسەرەوە کردووە کە بڕیاریان داوە کە لیژنە لەسەرەوە دەربکرێت بە بڕوای ئێمە داوا لە بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەکەم لێرەوە ئەم کێشە کێشەیەکی بەردەوامە یعنی ئەم کێشەیە گەر ئەمە نییە بڵێ باز بکرێت و تێپەڕێ یعنی ناتوانین مسەکین بێت چونکە بەهۆی ئەوەی کە مەحدودە گیرفانی هاوڵاتیان و نرخی بنزینیش و نەبوونی نەوتی سپیش زیاتر نرخەکەی بەرز دەبێتەوە ئەمە کێشەیەکە کە لە هەموو ماڵێکی کوردستانە هەیە پێویستە کات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی وەزیران بتوان قەراراتێکی ئەمە بە بڕوای ئێمە ئەم بڕیارانەی کە بۆ دابەزینی نرخی بنزین و دابینکردنی نەوتی سپی تەنها ئەوەی کەمت من بۆ خۆم تێگەیشتم وەزیری سامانە سروشتیەکان ناتوانێت دەبێت لە ئەنجومەنی وەزیران یان ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز داوای کۆبوونەوە بکرێت ئەم بڕیاری یەکلایکەرەوە برێ هەم بۆ چارەسەری ئاینیەکان کە لیژنەی سامانە سروشتیەکان بە بێلایەنانە پێشکەسی کردووە و هەم چارەسەری استراتیژی دوورخایەن کە بۆی هەرێمی کوردستان تووشی ئەم حاڵەتانە نەبێتەوە ئەمە خاڵێکە داواکەم کە دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی بەڕێز بەجددی کاری لەسەر بکەن زۆر سپاس بەڕێزان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان متمانەی بە لیژنەکانی پەرلەمان هەیە هەموو ئەو پێشنیارانە و ئەو ڕاستپاردانەی لیژنەی مختص لە هەر مەجالێکە ئامادەیەکە پشتیوانی تەواوی دەستەی سەرۆکایەتی لەگەڵە و ئێمە ئەمانەیە ئەو ئیزافانەی کە ئەندامانی پەرلەمان کردویانە و پێویستە لەناو راپۆرتەکەتانە هەبێ ئیزافەیکەن تەواوی پشتیوانی پەرلەمانتان هەیە و پشتیوانی سەرۆکایەتی پەرلەمانتان هەیە کاک مەلاجیات قسەت هەیە فەرموو ناوی خدا مەزن و دلوان بەڕێز سەرۆکە پەرلەمانی وڵام من via سەبارەت قەیرانە غازی دەست پێ بکەم هەندێک تشتێت هەین ڕاستی هەندێک ئەزمەیەت هەین نەب دەستێ کەسێکێنە یعنی ئەوە هاتیە ڕیدۆنژی مثلا بەحسێ غازێت کەم و احتیمالە جەنابەوە هەمی ئاگدارە کوڤگاوێت بن سیانێ و کو ئەوژی کێلگەها غازیا قادرکەرم یا ولی هاتی کو نزباوێت نیویە بەرهەمتێنیتن ئەوە چ پێ نەبێتن حتا ئینشاءالله 26 یعنی سبای دز بە ئینشاءالله ئەوە دێ دو ماهی کێت و ئەف کێشە دێ چارەسەر بیت بەس یا مهم ئەوەیە مەوەک ئەندام پەرلەمانە ڕاستی متمانە هەبیت باوەری هەبیت وەختی هەندێک هەبن خەلکی پڕێڤەت بن وڵاتی پڕێڤەت بن ئەوە هەنێ دێ چێکە نە هەموو بەس ئەم ڕەش بین ئەوە ژ پڕاستی عادەتێکی نە جوانە نە شارستانیە سەبارەت پرسیارەکە پەرلەمانتار هیڤیدار ئەحمەد کردی پڕاستیژی بەرسڤۆی پێتەڤە درستایی بێتە وەڵامدان کاچەوەیە و بەلێ کەسەکەت بێژیت ئەس دێشێم حتى 10 مليون لترابين مد بن 500 دا فروشم پرسیارە طبعا مش وزیر سامان سروشتیەکان کرد
گوتی کەسێکی وەسا نەهاتیە و بێت شخصێک ناوێ کۆمپانیەکێ بێژیت ئەس دە هەندە لە تراینم ئەس حەسکەم بڕۆ گشتی خەرەکێ دەمە دیارکردن دیفیاسا ژمارە سێ ساڵا 2021 و پۆنزینە هاوردەکەت دیفوان شروطال دیف ئەvێت بۆهاتی نەدانان کەسێکی وەسا حتاوێ گاوێژی نەهاتیە بۆ زانین و جەنابێتە و هەمی خەلکی کوردستانی و زۆر سپاس کاک بەختیار بەڵێ فەرموو کاک بەختیار زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی بەحسی زۆر سەرپێچی هاتەکردن کۆچ لە لای هەندێک کۆمپانیە نەفتی یان پاڵەوگا یانیش هەندێک نەفتی خام بە قاچاق دەنێرێت لۆ دەرەوە پێم باشە هەر کەسێکی بەڵگەکی هەبت لەسەر هەر جێگایەتی چ تایبەت بێت یان حکومی بێت بە لەجنەی ئێمە بدرێت تاکو بتوانن بە ڕێگای خۆمانی تایبەت و وزارەتی سامان و سروشتیەکان بە دوواداچوونی بکەن و وەڵامێ پێویست بەو سەرپێچیانە بدەن زۆر سپاس بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵایی بۆ بەدواداچوونێکمان کرد بۆ قسەکانی کاک حاجی هەڵکەوت تایبەت بە معاملەکانی غاز قسەمان لەگەڵ بەرهەمەنەوتیەکانی سلێمانیا کرد دەڵێ پێشووتر زیاتر لە معاملەکان زیاتر لە پشکی خۆیان وەرگرتووە بۆیە سەر لە نوێ دابەشکردنمان کردوتەوە زیادەکەمان بڕیوە بۆ دابینکردنی پێداویستەکانی خەڵک چونکە معاملی غازەکان ئەو بەشەی کە لایەن بووە بەگران فرۆشتویانەتەوە لەم کاتەیشا کە گرانی و نەبوونی غاز لە هەرێمی کوردستانە هەبووە لە ناوچەکانە هەبووە ئەمە بۆ چارەسەرکردن بۆ ئەو زیادانە بڕاو زۆر سپاس بەڵێ سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان کۆتایی بە دانیشتەکەمانێنین بانی سعات 10 و دادەنیشین